من ناوم بافيل دليرة خلقي كركوكم. والله أميشا تازاتو تنام خلقه والسوشيال ميديا يعني بحكمي وي تازاتو كم خلق بكاري ديني إشي بيواكا بزلام أميشا بو كسانك باشا كشهادين نية مثلا يعني خوێندنیان تاوا نەکردووە ئیشیان کار و کەسابەتیان نییە بۆ خۆیان توانن لە ماڵەوە لە ژووری خۆیان لە ماڵی خۆیان ئەم شتانە بفرۆشن بە جملەی کەریت و بە مفرەت لە لایڤەکە لێفرۆشتەوە لایڤەکەیتەوە ڕۆژانە ئەبێ ڕۆژانە لایڤکەیتەوە ڕۆژانە ئەکتیڤ بی لەگەڵ ئیشەکەتە لەگەڵ خەڵکە معاملەت خۆش بێ قسەکردن خۆش بێ خەڵک ڕاکێشی بۆ خۆت یعنی ئیتر بەم شتانە ناوت هەبێ ناو دەرکەی تۆزێ بەڕاستی زۆر گرنگە پێش هەموو شتێک ڕێزگرتن لە خەڵک دووەم معاملەت لەگەڵ خەڵک سێم ئیتر نرخ هەرزانی ئەبێ نرخت لە خواری هەموو بازارەوە بێ سۆشیال میدیا زۆر مهمە لەم ڕۆژەیە سۆشیال میدیا بەرەو پێشچوونە ڕوە سۆشیال میدیا یعنی ماوەیەتی وای لێ دێ هیچ ئیشێک نامێنێ لە بازار لە دوکانەکان زۆر کەمن و هەموو بێتەوە سۆشیال میدیا ئێستا لە ساڵی 2025 یعنی ئیشەکان 3 بلیۆن زیاتریش بۆتە سۆشیال میدیا قایشەمانەیە قایش پشتمانەیە بنووسن 8,000 تاقیکی نەبووی هەر لە پێش لایڤەکە بەڵێ ئێمە بەڕاستەوخۆ پێی پیشانە دەی مەسەلەن ئەم ڤێرەمان هەیە ئەلێ ئەم ڤێرە نرخەکەی ئەوەنەیە بۆ تاقیەکەم و ئیشی نەکرد مەیبە ئەشی بە کە نایبە یعنی پێی فرۆشتووە ئەلێم کاکە ئیشی نەکرد لە دوای ڕۆژێک لە دوای 2 ڕۆژ من حەقم پێوی نامینێ لە دوای ڕۆژێک ئیشی نەبوو بۆ مەهینیتەوە یان پارەکەت لەمەوە یان بۆتە گۆڕ ئەو ساتێکا دەدەسی لە دوای هەتا دوای ڕۆژێک ئیشی نەکرد من بۆیە گەڕێنمەوە بەڵام دوای ڕۆژێک دوای 2 ڕۆژ بە من بلە ئیش ناکە من حەقم پێوی نییە من بەو شەرتەش دەدەم خەڵک ئەفرۆشرێش ئەشیاکان بەس چی ئەبێ ئاگات لێ بێ یانی چۆن ئەیفرۆشی بەچی ئەیفرۆشی ئەبێت ئاگات لە نرخەکە بێ ئەگەر تۆ بتەوێ بازارت باش بێ و بازار فرۆشتن خۆش بێ و باش بێ ئەبێ ئاگات لە نرخ بێ نرخ زۆر نەلی ئێستا مەسەلەن ئەمە نرخی 10,000 نەلی 35,000 لە دەرەوە چەندێ بێ ئەبێ 5,000 6,000 کەمتر بلی تۆ کە ئەوڕۆ شتەکانە کڕی بە کارتۆنی کڕی باشە کارتۆنەکە ئەلێم کارتۆنە یانەسیب نییە خەڵک نە لە یانسی من شتم بینیوە خەڵکم بینیوە لێ یانەسی بە و وایە و پارەکەی وایە و حەڵاڵ نییە و ئەم شتانە یانەسیب نییە تو کە ئەڕۆی ئەم کارتۆنە کڕی ئەلێ ئەم کارتۆنە بە چولۆیە ئەم کارتۆنە ئەوەنە چولۆی بای ئەوە نییە ئەم کارتۆنە بەس شوشەیە یان ئەلێ ئەم کارتۆنە بەس جولبەرگە ئەلێ ئەم کارتۆنە بەس ئەلکترۆنیە پێتە لێ سێریەکەی ئەیکەیتەوە ئەنج ئەلێی کڕ یعنی وەکەوە نییە بڵێ ئەم کارتۆنە ئەڵڵا خوای بۆ من ئەوە نا سێرێکە ئەلێ ئەم کارتۆنە ئەوەنە چول مەسەلەن 10 کیلۆیە بای ئەوەنەیە ئەلێ ئەم کارتۆنە ئەلکترۆنیە 10 کیلۆیە و بای ئەوەنەیە ئەیکڕی ئەو هەیکڕی دوای دێ لێرە مفرد دەیفرۆشتەوە بەڕاستەوە خۆی لای من قاب قاچەق زۆر ڕوا جانتای ئافرەتان زۆر ڕوا جولبەرگ باشە ڕوا ئەلکترۆنیات بای خۆی باشە ڕوا ئەلکترۆنیات و مەسەلەن شەحنی مۆبایلە پاور بانکە جیهازی ئەم درێرە شتانەیە ئەوە تا جەماعەت ئەم لی دێت بنووسە 5,000 چێ حەزی لێ بوو با بنووسێ 5,000 وەڵاخوا بەزای کێشەی زۆر کەمە کێشەی نییە ئەوەنە کێشەی بۆ دروست ناکە کێشەکە چییە ئەبێ ئاگات لێبێت چۆن ئەفرۆشی ئابێ ئاگات لێبێ لە چۆکڕی جملەی لە چۆکڕی با کارتۆنی لە چۆکڕی ئەبێ ئاگات زۆر لەوە بێ ئیشەکەش ئەبێ لە بچووکەوە دەست پێ بکەی نابێ یەکسەر بڕۆی 10 کارتۆن بکڕی 15 کارتۆن بکڕی ئەوها سەری تێنی ئاڕۆڵا ئەوها زۆر خراپە ئەبێ یەواش دووکە من کە دەستم پێی کرد تقریبا 2 مانگە پێشتە دەستم پێ کرد لە 2 کارتۆن دەستم پێ کرد هێواش بەرە زۆر بڕۆشتم دوای ڕۆشتم 3 کارتۆنە مێنا دوای ڕۆشتم 5 کارتۆنە مێنا دوای کارتۆنی گەورەم هێنا دوای کارتۆنی 2 کارتۆن گەورەم هێنا ئەوها دەستم پێ کرد وەڵا دانیشتومی لەگە ماڵەوە هاسێر لایڤمانە کرد خەڵک لایڤی کردەوە لەگەڵ برا گەورەکەمە لایڤ وتی ئەمیش هاتوتەنە بازار و ئەیکەی وتم ئەی قەیتێکە وتم ئەی با تاقیێنەوە خۆ ئیش عیب نییە و پیا بە ئیشەوە جوانە و وتم با تاقیێنەوەی تر ئاوە دەستمان پێ کرد جیاوازەکەی ئەوەنە نییە یعنی خەڵک بە ئارۆزی خۆی لە کوێی کاتەوە هەرێ هەیە دوکانی بۆگرێ بکرێ هەیە دوکانی بۆگرێ بکرێ بەس بۆ لایڤکردنەوە هەیە لە ماڵ خۆی کاتەوە بەس فەرقی وای نییە یعنی تو پێویست ناکە بڕۆی دوکان بگری بکرێ یەک سوچێ لە ژوورەکەت بۆ ئەم لایڤکردنەوەی دانە تۆ دوکانی نایە بڕای من دوکان زیادە مەسرفە
ئەشیاکان لە بەریتانیاوە دێ لە ئەڵمانیاوە دێ لە سینەوە دێ بەریتانیەکە زۆر ڕخبەتی لەسەرە زۆر مشتری لەسەر هەی داواکاری زۆر لەسەر بەریتانیەکە زۆر بە زەمان ئەداتێ ئەڵمانێکەش باشە بەس سینیەکە جارجار تەقەتەقی تێ هەیە کارتۆن گەورە کڕی لەوانەیە کارتۆنە گەورەکان لەوانەیە 110 کیلۆ بێ لەوانەیە 20 کیلۆ 30 کیلۆ هیچ نەکە سەرف نابێ ئەگە بزانام سەرف نابێ ئیتر لەلایەکەوە داین هەتا شتێکی